پەرلەمان لە وڵاتە پێشکەوتوەکان کە بە گەورەترین و باڵاترین دامەزراوەی دەوڵەت دادەنرێت، بەڵام لە وڵاتە دواکەوتەکان پەرلەمان هەیبەتێکی ئەوتۆی نییە و تەنها کارتۆنیە. لە هەرێمی کوردستانیش بەهۆی دەستوەردانی حیزبە دەستڕۆیشتوەکان لە کاروباری پەرلەمان ئەو دامەزراوەیە ڕۆژ بە ڕۆژ کۆت و زنجیر دەکرێت و شکۆی دەشکێندرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت ئەو پەیڕەوە تازەی پەرلەمان کە پەسەند کراوە لە خولی ئایندە هێزێکی تر دەبەخشێتە ئەو دامەزراوەیە وە پێویستیشە بۆ گەڕانەوەی شکۆی پەرلەمان. سەرجەم هێزە براوەکان جگە لە دوو پارتی دەسەڵات کوتلەیەک پێک بهێن و هەوڵی جدی بدەن بۆ دوورخستنەوەی دەستی حیزب لە دەسەڵاتی یاسادانان. لە هەرێمی کوردستان و لە بەشێکی زۆر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نانەهێشتووە پەرلەمان وەکو پێویست دەوری خۆی بجێڕێ و وەکو گەورەترین و بەرزترین دەسەڵاتی یاسایی ئەرچی خۆی بە ئەرچی خۆی و بە دەسەڵاتی خۆی پێ بدرێ وەکو پێویست. دیارە ئەمەش دەگەڕێتەوە بۆ دوو هۆکاری سەرەکی. هۆکاری سەرەکی یەکەم ئەوەیە کە دەستەوێردانی حزب و باڵادەستی حزب هەم لە پەرلەمان و هەم لە حکومەت و هەم لە دەسەڵاتی دادوەری. هۆکاری دووەم لە هەرێمی کوردستان ئەو پەیڕەوە ناوخۆیە کە لە ساڵی 1992 وەکو بڵێن دەتوانین بڵێن کاڵایەکە بە باڵای خۆیان لەنەوە دووری بوو. ئەمە وای کردبوو کە پەرلەمان کزی و لاوازی پێوە دیاربی، بەڵام خۆشبەختانە کۆی پێڕەوەکە هەموار کراوە و لە خولی داهاتوو ئەم پێڕەوە ناوخۆیە جێبەجێ دەکرێت جۆرێک لە هێز و قووەت و توانا بە پەرلەمان دەبەخشێ. ئەگەر دەستوەردانی حیزب لە کاروباری پەرلەمان هۆکارێکی سەرەکی بێت بۆ لەکەدارکردنی شکۆی پەرلەمان وە چالاک نەبوونی ئەو دامەزراوەیە، ئەوە هۆشیار نەبوونی دەنگدەرانیش بە هۆکارێکی تر دادەندرێت کە تا ئێستا لەسەر ئەساسی حیزبایەتی و خێلەکی و عەشیرەتگەری دەنگ دەدەن، نەک لەسەر بنەمای شارەزای و لێهاتی و خزمەتکردن. ئێمە گەر لە هەرێمی کوردستان بمانەوێ پەرلەمان هەستێ بە مەهامی خۆی و پەرلەمان گرنگی لەبە بگەڕێتەوە، شکۆی لەبە بگەڕێتەوە، ئەبێ هاونیشتیمانیان دەنگدەران پێویستە بە وشیاریەوە دەنگ بدەن، بزان دەنگ بە کام پەرلەمانتار دەدەن، چونکە پەرلەمان شوێنی ئەو زۆرە کەسانەیە کە هەم لە ڕووی پسپۆریەوە و هەم لە ڕووی خۆتەرخانکردنەوە بتوان بە مەهام و ئەدای خۆیان هەستن. بەشێک لە ئەرکەکە لە ئەستۆی هاونیشتیمانیان و دەنگدەرانە و بەشێک لە ئەستۆی ئەحزابی سیاسیە و بەشێکیش لە ئەستۆی خودی پەرلەمانتارە کە بتوانین لەوێ وەکو باسمان کرد خۆی تەرخانکە. هەرێمی کوردستان لە ساڵی 1992 خاوەنی پەرلەمانی خۆیەتی، بەڵام لەو کاتەوە تا ئێستا پەرلەمانی کوردستان نەیتوانیوە وەکو پێویست بە ئەرکەکەی خۆی هەڵبسێت کە یاسادانان و چاودێریکردنی حکومەتە. ئەمەش بەهۆی سانسۆرخستنە سەری لەلایەن جوت حیزبی دەسەڵات. بۆیە چاودێران پێیان وایە ئەگەر هاوڵاتیان لەسەر سندوقی دەنگدان ببنە پاڵپشت و هاوکاری حیزبە ئۆپۆزیسیۆنەکان، ئەوە بە ئاسانی دەتواندرێت دەستی ئەو دوو حیزبە لە سەرجەم دامەزراوەکان ببردرێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.